وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دەگوترێت ئیسلامیش وەک سیستەمە ئیمپرالیستەکان هاتووە بە ناوی فەتحەوە چەندین شوێنی داگیر کردووە و دواتر چەوساندونیەتیەوە. دەتوانیت ئەمەمان بۆ ڕوون بکەیتەوە؟ ئەم بانگەشەیەش جیاوازیەکی نییە لەگەڵ ئەو بوختانانەی دیکە کە لەلایەن دوژمنانی ئیسلامەوە بەمەبەست هەڵدەبەسترێت. وە هەموو بابەتەکانی دیکە مەبەست لەمەش بە هەڵەدابردن و گومڕاکردنی ئەو موسڵمانانەیە کە شارەزای ئاینی ئیسلام نین. پێشەموو شتێک با بپرسین خەڵکی مەککە و مەدینە لە نیوە دوورگەی عەرەبدا چێی چەوساندوێتەوە و چێی ڕوتاندوێتەوە؟ لەکوێ بینراوە مرۆڤ نەتەوە و عەشیرەتی خۆی داگیر کات و دواتریش بیچەوسێنێتەوە، بە تایبەتیش ئەگەر ئەو شوێنەی بانگەشەی داگیرکردن و چەوساندنەوەی دەکرێت خەڵکی هەژار و شوێنێکی بێبەرهەمی وەک زەویەکانی حیجازی ئەو ڕۆژگارە بێت. شتێکی مەحاڵ و کۆمیدیە یەکێک بیەوێت ئیمپرالیزم و چەوساندنەوە و ڕوتاندنەوە بداتە پاڵ ئەو مرۆڤە ئایدیاڵ و ئەو ڕۆحە بەرزانەی کە سینجیاندایە بەر هەزاران مەترسی لە پێناو بڵاوکردنەوەی پەیامەکەی ئیسلام و شەهیدبوونیان لە پێناو پەیامەکەیان بە گەورەترین پلە و پایەدا دەنا و تەمەنی خۆیان لە شەڕی دەستە و یەخەی ئەو سوپا و هێزانەدا بەسەربرد کە 15 بۆ 20 ئەوەندەی خۆیان دەبوون. باشە دەبێت ئەم مرۆڤانە بەرامبەر هەموو ئەو فیداکاری و نەبوونی و چێشمە چێشمانەدا سوودیان لە چی بینی بێت و مرۆڤی کوێیان چەوساند بێتەوە. ئەوانەی ئەو بانگەشەیە دەکەن خۆشیان باوەڕیان بەوە نییە کە ئیمپرالیزم و ڕوتاندنەوە دەدەنە پاڵ ئەو مرۆڤانەی چەندین ساڵ لە زێد و ئاوی خۆیان بوون و لە ماڵ و منداڵیان دوورکەوتنەوە تەنها لە پێناوی ئەوەی ناوی خوای گەورە بگەێننە شوێنە دوورەکان و مردن و شەهیدبوونیان کردبووە شیرینترین ئامانج و باشەموو ڕوبەڕووبوونەوەیەک لەگەڵ دوژمنەکانیان ئەگەر شەهید نەبوونایە غەم و خەفەتی ئەوەیان دەخوارد کە نەگەیشتونەتە دۆستەکانیان. داگیرکردن و چەوساندنەوە و ئیمپرالیزم بە قێزەوەنترین شێوە لەلایەن ئەسکەندەر و ناپلیۆن و ڕۆم و جەرمەنەکان و مەغۆلەکان و هەندێک لە وڵاتە سەردەمیەکانی ئەمڕۆ پیادەکرا و سیستەمی ڕوتاندنەوەیان داهێنا، چوونە هەر شوێنێکەوە وێرانیان کرد، خۆڕەوشتی میلەتانیان شێواند و کردیانن بە دوژمنی یەکتر. لە پاش خۆشیان خەڵکی خراپ و خانەی وێران و بیابانێکی چۆڵ و ڕۆژگاری بێکار و شەوانێکیان بەجێهێشت کە کەس بە تەمای سبەینێ نەبوو دەریای خوێن و چێمیان هەستاند و ڕۆیشتن. ئەم ڕۆژ بۆ سڕینی دەستە چەورەکەیان و شاردنەوەی کارە شەرماوەرەکانیان دەیانەوێت بابەتی ئیمپریالیزم و ڕوتاندنەوە بدەنە پاڵ ئیسلام و پێغەمبەرە شەرەفمەندەکەی سەڵی الله عەلەیه وسەلەم و هاوڵانی شکۆمەند و ناوازەی ئەو پێغەمبەرە. موسڵمانان لە هیچ سەردەمێکی مێژوودا و لە هیچ شوێنێکی دنیادا لە ئاستی دەوڵەت و میلەت و تەنانەت تاچیشدا هیچ کەسێکیان نەچەوساندوێتەوە و کەسیان نەڕوتاندوێتەوە. هەروەک ئەمەیان نەکردووە بواری ئەوەشیان نەداوە لە شوێنەکانی ژێردەسەڵاتیاندا شتێکی لەو جۆرە بوونی هەبێت. بەڵێ، ئایا ئەو دەوڵەتی ئیسلامە دەبێت کوێی چەوساند بێتەوە و چێی ڕوتاند بێتەوە لە سەردەمێکدا لە هەر چوارلاوە خەریکی ڕزگارکردنی شوێنەکانی دەوروبەری بووە و یەک لە دوای یەک سەرکەوتنی تۆمار کردووە و ئەو خەلیفەیەی سەرکردایەتی دەوڵەتەکەی کردووە بۆ خودی خۆی گوتوویەتی ئاستی ژیانی من دەبێت لە ئاستی ژیانی هەژارترین تاچی موسڵماندا بێت و لەبەر ئەمەش ڕۆژانە بە خواردنی چەندەن کە زەیتونێک ژیاوە. کەسێک کە ویستیان لە جەنگێک داشتە بە جێماوەکانی ئەو کەسەی پێ بدەن کە کوشت بووی دەستی بۆ قورجی برد و گوتی من بەشداری ئەم جەنگەم کرد بە ئومێدی ئەوەی تیرێک بنرێت بە ئێرەمەوە و شەهید ببم نەک بۆ ئەوەی غەنیمەت ببەمەوە. ئایا ئەم کەسەی کە چاوی بەڕووی جیهانە باڵاکاندا کرابووەوە دەبێت کوێی ڕوتاند بێتەوە؟ لە ڕوبەڕووبوونەوەیەکی دیکەدا مسلمانێک یەکێک لەو دوژمنانە دەکوژێت کە زەرەر و زیانێکی زۆری لە مسلمانان داوە. دواتر سەرکردەی سوپاکە دەچێتە سەر غەنیمەتی کەسە کوژراوەکە و سەربازەکانی سوێن دەدات کەچێ ئەو کەسەی کوشتووە بێتە پێشەوە. کابرای مسلمانیش دەموچاویدا دەپۆشێت و بە ناچاری دەچێتە پێشەوە و ئەم گفتوگۆیە ڕوودەدات لە نێوانیاندا. بۆ خاتری خوا پێم بڵێ تۆ ئەم کەسەت کوشت؟ بەڵێ،
کەواتە فەرموو ئەم 1000 دینارە لە پاداشتی ئەو کارتدا وەربگرە. ناتوانم، من ئەو کارەم لە پێناو خوای گەورەدا کردووە. باشە ئەی ناوت چییە؟ ناوی منت بۆ چییە؟ ناشێت بتەوێت ئەم کارم بۆ خەڵک باس بکەیت و چاکەی ئەرکەکەم لە دەست بکەیتەوە. تکاتان لێ دەکەم. ئایا ڕێی تێدەچێت ئەم خەڵکانە مرۆڤایەتی بچەوسێننەوە و سیستمی ئیمپریالیزم پیادە بکەن؟ لە ڕاستیدا ئەو کاتەی ڕق و نەفرەتی مرۆڤ دەگاتە ئاستێکی دیار، ئیدی ئەو مرۆڤە نەچاوی دەبینێت و نەگوێی دەبیستێت و نەدەشتوانێت مامەڵەیەکی گونجاو و لۆجیکی بکات. ئێستاش بابینە سەر بابەتە سەرەکیەکە. ئیمپریالیزم و چەوسانەوە چییە و چێ پراکتیزەی کردووە؟ ئیمپریالیزم یاخود بەواتایەکی دیکە داگیرکاری بریتیە لە داگیرکردنی کۆمەلگایەک لەلایەن کۆمەلگایەکی دیکەوە، یاخود داگیرکردنی دەوڵەتێک لەلایەن دەوڵەتێکی دیکەوە و دواتریش چەوسانەوە و ڕوتانەوەی. بەڵام مەرج نییە شێوازەکانی داگیرکردن و چەوسانەوە لە هەموو سەردەمێکدا وەک یەک بن. دەتوانین بەم شێوەیە خاڵبەندی بۆ بکەین. 1. داگیرکردنی ڕەها و دەسەڵاتدارەتی. بەو شێوازەیان دەگوترێت کە خاوەنە ئەسڵیەکانی شوێنێک بخرێنە لاوە و کەسانێکی دیکە بێن لەوێ نیشتەجێ ببن. ئەمە هەتا ئەمڕۆ هەر لە ڕۆژهەڵاتەوە بۆ ڕۆژئاوا لە چەندین شوێنی دنیادا لەلایەن چەندین نەتەوەوە پیادەکراوە. خەڵکیان لە شوێنی باو باپیرانیان دەرکردووە و بیناکانی خۆیان لەسەر گۆڕەکانی ئەوان بەرز کردوێتەوە. 2. داگیرکردنی سەربازی. ئەو شێوازەیە کە دەسەڵاتی سەربازی بەسەر وڵاتێکدا دروست بکرێت و دەست وەربدرێتە هەموو کاروبارێکیان. بۆ نمونە هەندێک وڵات پاش داگیرکردنی هیندستان هەتا ماوەیەکی دوور و درێژ ئەوەیان بەجێ نەهێشت. سەربازانی ئەو وڵاتە داگیرکەرانە هەتا ماوەیەکی زۆر ئەو جۆرە مامەڵەیان لەگەڵ خەڵکی ئەو وڵاتەدا کرد. 3. دەستێوەردان. ئەم شێوازە دەستوەردانی ئاشکرایان هەندێک جار نهێنیە لە کاروباری دەرەوە و ئاسایش و بەرگری و ئابووری وڵاتێک. لە ڕاستیدا لە ڕۆژگاری ئەمڕۆماندا مامەڵەی ڕۆژهەڵات و ڕۆژئاواش لەگەڵ وڵاتە هەژار و بێهێز و دواکەوتوەکاندا هەر بەم شێوەیە بووە. 4. سیستمی چاندنی کەسانی ڕۆشنبیر. ئەمە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا یەکێکە لە ترسناکترین شێوازەکانی پیادەکردنی ئیمپریالیزم. بە پێی ئەم سیستەمە ئەو وڵاتەی کە دەخرێتە پیلانی چەوسانەوە و ڕوتانەوەوە گەنجە بەتوانە و کارامەکانیان هەڵدەبژێرن و لە ناو وڵاتەکەی خۆیان یاخود لە وڵاتانی دەرەوە دەخرێنە بەر شێوازێکی تایبەت لە پەروەردە و فێرکردن. دواتر دەخزێنرێنە هەندێک شوێنی زۆر هەستیاری وڵاتەوە و دەکرێنە دەسەڵاتدار بەسەر قەدەری وڵاتەکەوە و بەو جۆرەش قەڵای ئەو وڵاتە لە ناو خۆوە دەڕوخێنرێت. ئەم سیستەمە لەم سەدانەی دواییدا لەلایەن هەندێک لە دەوڵەتە ئیمپریالیستەکانی ڕۆژئاواوە بە شێوەیەکی بەرفراوان بەکارهێنراوە و زۆریش سەرکەوتوو بووە. لەم ڕێگەیەوە بە ئاسانی و بەبێ ئەوەی ڕقی بەرامبەرەکانیان بجوڵێنن گەیشتونەتە ئامانج. دەتوانین زۆرینەی زۆری جیهانی ئیسلامی ئەمڕۆ لەم سیستەمی چەوسانەوە و ڕوتانەوە سەردەرنەچووەدا ببینینەوە. چەند خاڵێک هەیە لە هەموو ئەو وڵاتانەدا دەبینرێت کە دەکەونە بەر شاڵاوی داگیرکاری ئیمپریالیست. 1. خەڵکی ئەو وڵاتە لە بنەچەی خۆی دوور دەخرێتەوە و هەوڵ دەدرێت مێژوو پێشینەی خۆی لەبیر ببرێتەوە و قەیرانی شوناسیان بۆ دروست دەکرێت. 2. هیمەتی نەتەوەیی لەناو دەبرێت. زەوی وزاریان بێبەرهەم دەکرێت و لە ڕووی پیشەسازیشەوە دەکرێنە پاشکۆی وڵاتە ئیمپریالیستەکە. زانست نەزۆک دەکرێت و لاساییکردنەوە جێی لێکۆڵینەوە دەگرێتەوە. 3. ئاتاچکردنی خەڵکی وڵاتی داگیرکرا و بە کەسانی دیکە لە ڕێگەی سیاسەتێکەوە کە نەدەیان کوژێت و نە ئازادیشیان دەکات. هەروەها پرژاندنی چەند وشەیەکی چەشنی، پێشکەوتن خوازی و شارستانێتی و ڕۆشنبیری و خۆشەویستی ڕۆژئاوا لە زاری خەڵک کە مەبەستی وشەکان بەڕوونی دیار نییە و فریودان و خەواندنی خەڵک بەو وشانە. 4. بە ناوی یارمەتی دەرەکی و پاڵپشتی دەرەکیەوە وڵاتەکە خراوەتە ژێر ئابلۆقەوە و شتی هەناردە و هاوردەکرا و سنووردار کراوە. بەو جۆرەش بواری هەستانەوەی ئەو وڵاتە بە تەواوی قورس کراوە. 5. لەلایەکەوە ئەوەی لە دەستیان هاتووە بۆ هەژار خستنی خەڵکی ئەو وڵاتە کردویانە
لەلایەکی دیکەشەوە ژیانێکی شاهانە کراوە بە نمونە بۆ خەڵک. بەم جۆرەش هەستێکی هەمیشە برسی و تێرنەبوویان لە خەڵکدا جوڵاندووە کە سەری لە زۆر ڕووداوی ناخۆش و تەنانەت شەڕیشەوە دەرچووە. 6. ڕۆحی لێکۆڵینەوەیان لە بوارە زانستی و تەکنەلۆژیەکاندا لەناو بردووە. خانەکانی ڕۆشنبیری بە هونەری کۆپیکردن ڕاهێنەون و کارگەکان فێری مۆنتاژکردن کراون و سەربازگەکانیش کراون بە پێشانگای ئەو ئامراز و ئامێرە جەنگیانەی هێزە ئیمپرالیستیەکان لە مەیدانی جەنگەکاندا لێیان بەجێدەمێنێت. ئێستا دەپرسین ئایا بەراوردکردنی ئیسلام و فتوحاتی ئیسلامی بەو سیستەمە ئیمپریالیستیانەی ئەو هەموو خراپانەی لەگەڵدایە تا چ ڕادەیەک کارێکی ژیرانەیە؟ پێشەموو شتێک ئیسلام هیچ کاتێک کەسی لە وڵات و زێدی خۆی دەرنەکردووە و زنجیری لە دەست و پێی کەس نەکردووە تا ڕێگەی کارکردنیان لێ بگرێت. ئیسلام خەڵکی ئەو شوێنانەی کە ڕزگاری کردوون لە بابەتی ئاین و بیر و باوەڕدا سربەست کردووە و خەڵکی ئەو شوێنانەشی لە هەموو بوارێکدا وەک هاوڵاتی و هاودینی خۆی پاراستووە. مسلمانان چوو بێتنە هەر وڵاتێکەوە ئاسایش و ئارامیان لەگەڵ خۆیاندا بردووە و بوونەتە مرۆڤی خۆشەویست و پەسەندکرا و لە ناو خەڵکی ئەوێدا. خۆ ئەگەر ئاوانە بوایە ئایا مەسیحیەکانی سووریا لە کاتێکدا کە ئیمپراتۆریەتی ڕۆما هات وڵاتەکەیان داگیر بکات خۆیان دەخزاندە کڵێساکانیەوە و دوعایان دەکرد بۆ سەرکەوتنی مسلمانەکان؟ ئەگەر وەها نەبوایە ئارامی و ئاسایشی وڵاتێکی هێندە فراوان کە بە هۆکارەکانی گواستنەوەی ئەو سەردەما بە 6 مانگ ئەم سەر و ئەو سەری دەکرا بۆ ماوەی چەند سەدەیەک دابین دەکرا؟ ئەمڕۆ ئێمەمانان لەگەڵ ئەوەدا کە هۆکارەکانی پەیوەندیکردن و ئامرازە سەربازیەکانی شێندە پێشکەوتون ناتوانین ئارامی و ئاسایشی وڵاتەکانمان بە ئاسانی بپارێزین کە ئەوەندەی مشتێک دەبن. دەکرێت سەرمان لەو دەستور و ڕێسایانەی ئەوان سوڕ نەمێنێت کە لەم بوارەدا پەنایان بۆ بردووە. وابزانم زۆرێک لە ڕۆشنفیکرانی ئەمڕۆمان لەم ڕاستیە تێگەیشتون چونکە ڕۆژانە جەخت لەوە دەکەنەوە کە پێویستمان بەوەیە چاوێک بەو یاسا و ڕێسایانەدا بخشێنرێتەوە کە پەیوەندیان بە بوون و مانەوەی هەمووانەوە هەیە. فاتیحە موسڵمانەکان لەگەڵکردنەوەی دەرگای ئەو وڵاتانەدا کە فەتحیان کردن لەوەشدا سەرکەوتوو بوون کە دەرگای دڵەکانیش بۆ خۆیان بکەنەوە و بوونە جێڕێز و متمانەی خەڵکی ئەو شوێنانە. ئەوان چوو بێتنە هەر وڵاتێکەوە لەوێ هەڵسەنگاندنێکیان بۆ خەرمانەی زانست و هونەری ئەو وڵاتە کردووە و زەمینە سازیان بۆ زانە و پیشەوەرانی ئەو وڵاتە کردووە کە کاری خۆیان بکەن. لە هەر دینێک بووبن گرنگێکی تایبەتیان داوە بە زانا و ڕۆشنبیرانی هەموو ئەو وڵاتانەی ڕۆیشتونەتە ناوی و کردویانن بە کەسانێکی ڕێزدار و خۆشەویست لە ناو کۆمەڵگەی ئیسلامدا. فاتیحە موسڵمانەکان هەرگیز پراکتیزەی ئەو زوڵم و زۆرەیان نەکردووە کە وڵاتە چەوسێنەر و ڕوتێنەرەکان لە وڵاتە داگیرکراوەکاندا کردیان. نەک زوڵمکردن بەگرە هەمیشە وەک هاوڵاتی و هاودین و هاوخوێنی خۆیان مامەڵەیان لەگەڵدا کردوون. یەکێک لە دانیشتوانی ئەسلی مەککە ڕۆژێک زلەیەکی لە کەسێکی قیبتیدا و خەلیفە حەزرەتی عومەریش پێی گوت بگەڕێەوە بۆی و تۆش زلەیەکی تێسرەوێنە. کاتێکیش بیستی یەکێک لە دانیشتوانی میسر دڵی لە عەمری کوڕی عاس ئێشاوە گوتی مرۆڤەکان بە ئازادی لەدایک بوون، ئەمەلەکەیەوە فێربوون دەیان کەم بە کۆیلەی خۆتان و بەکاریان دەهێنن. بەو جۆرەش سەرزەنشتی عەمری کوڕی عاسی کرد. لەو ماوەیەدا کە حەزرەتی عومەر چوو بۆ فەڵەستینی ئێستا بۆ وەرگرتنی کلیلەکانی مزگەوتی ئەقسا ڕۆژێک لە کڵێسایەکدا دەبێت و کاتی یەکێک لە نوێژەکانی نزیک دەبێتەوە. قەشەی کڵێساکە زۆری لێ دەکات کە لەوێ نوێژەکەی بکات، بەڵام ئەو دەڵێت نەخێر. لەوانەیە دواتر خەڵکێک بێت و بڵێت خەلیفە عومەر لێرە نوێژی کردووە و ناڕەحەتیتان بۆ دروست بکەن و ئەوە هەڵدەبژێرێت کە بڕواتە دەرەوە لە سەرگەڵ نوێژەکەی ئەنجام بدات. حەزرەتی عومەر بەو جۆرەش ئەو مامەڵە مرۆیی و نەرمەی ئیسلام نیشان دەدا کە هەتا ئەمڕۆژ دنیا پێی نەگەیشتووە. تکاتان لێ دەکەم ئایا دەگونجێت ئەم مرۆڤانە خەڵک بچەوسێننەوە؟ دەگونجێت ئەمانە خەڵک بڕوتێننەوە؟ دەگونجێت ئەو سیستەمەی قورئان کە لەلایەن ئەو ڕۆحە بەرزانەوە نیشان دراوە پێی بگوترێت سیستەمی ئیمپریالیستی؟